بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆر علی قەرەداخی باز لە دوایین پێشاتەکانی جەنگی غەزە دەکەین کە ماوەی 17 ڕۆژە جەنگەکە دەستی پێکردووە تاوەکو ئێستا لە هێرشەکانی قەواری جوولەکە بۆ سەر کەرتی غەزە زیاتر لە 5800 کەس شەهید بوون کە لە 75یان ژن و منداڵ. ئێمە باز لە ئایندەی کەرتی غەزە و هەڵوێستی وڵاتانی عەرەبی و هاوسۆزی خەڵکی کوردستان و قسە لەسەرەوەش دەکەین ئایا جەنگەکە چی بەسەردێت. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر علی قەرەداخی تاوتوێ دەکەین. کاک دکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دوای 17 ڕۆژ لە جەنگەکە ئێستا زیاتر لە 5800 شەهیدێک کە لە 75یان ژن و منداڵن. پێتان وایە دۆخەکە بەرەو کوێ دەڕوا؟ ئایا قەواری جوولەکە تا ئێستا هۆکاری چێکە نەیتوانیوە بڵێن هێرشی وشکانی بکات تەنها هێرشی ئاسمانی هەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن تبع هداه. بشكل زور سپاسی ڕێز ئەکەین کە ئەم دەستان بۆ ئێمە تەرتیب کرد و هەروەها زۆر سپاس بۆ ئەو مامۆستا بەڕێزانە و ئەو هەموو براخۆشەویست و خوشکە بەڕێزانە کە مزاهرەیان کرد و بۆ پێشاندانیان دروست کرد بۆ ئەوەی کەوا فعلا تحقیقی ئەو فەرمودەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. أما واجبك إسلامي إما لهر شوێنەکە کەتووشی مشکلەیەک و کێشەیەک هەبێت پێویستە لەسەرمان ئیحساس بکەین بەو ناڕەحەتیە. من ئاگادارم لە وەختی هەشتاکانە کە وەختی ئەسوڕاینەوە بۆ کێشەی کورد چەند ئێمە متەئەلم بووین گەلی کورد کە چونکی گەلانی جیهان دروبەیان یارمەتیان نادان یان بەلای کەمیەوە ئیحساسیان پێ نەئەکردین. جا لەبەرەوە پێویستەکە من وەزانم گەلی کورد لە پێش هەموو گەلانی جیهانەوە زیاتر ئیحساس کات بە زوڵم و زۆری دشمنان بە تایبەتی دشمنێک وەکو جوولەکە کە وەکو جەنابەت فەرموو لە قسەکانتە وفعلا نزیکی 6000 شەهید کە زووبەی 75% ئافرەت و مناڵن 2300 مناڵن ئەو زووبەی تریشیان ئافرەتن. لەگەڵ ئەمەشە ئەوە مشکلەیە کە مع الأسف الشديد ئەمریکا و غەرب کە هەمیشە وەکو ئەڵێ تقریبا وەکو ئەڵێ صدع رؤوسنا سەریان ئەیشانن کە ئەمە حقوقی ئینسان و کەرامەتی ئینسان و حقوقی ئافرەت و حقوقی مناڵ ئەم هەموو قیەمانە بە حەقیقەتەن سقووتێکی زۆر بەتەواوی کرد لەسەر لەناو مجتەمەعی غەربیە. من ئەوەی کەموێ بە کورتی و دوایی ئینشاءڵڵا بە تەفسیل کە جەنابەت بفەرمێت حەزەکەم سێ شت هەیە کە زۆر باشی باسی بکەین. یەکەم ئەوەیە کە ئەم شەڕەی کە وەکو کە ئێستا دروست بووە کە حەماس تەختیتی بۆ کرد و سەرکەوتوو بوو لە 7 ئۆکتۆبەر. ئەم شەڕە حەقیقەتەن شەڕێکە لە پێناوی قیبلەی موسڵمانانایە. قیبلەی موسڵمانان بەڕاستی لەو کاتەدا معەڕەز بوو کە قیبلەکە تێک بدرێت و هەیکەلی کە بەلای بەعزە لە جوولەکانەوە لە حەقەتە هیچ ئەساسێکی دینیشی نییە کە مەسجد الئەقسا تێک بدەن و دوایی لە شوێنی مزگەوتی ئەقسا هەیکەلی حەزەتی سولەیمان دروستکەن کە حەقیقەتەن نە تاریخ ئیسپاتی کردووە نە نەسێکی دینی سابتیش ئیسپاتی کردووە. ئەوە بوو هاتن قرابین و بە شتیان کرد لە ژێر چاودێری و هێز و هێرشی حکوومەتی بنیامین نەتەنیاهو کابراکەی تریش کە پێوەترێ بن غافر. بنا لەسەر ئەوە ئەمان ئەم دیفاعیان کرد بە سوپای گەورە نەجاحەتێکی زۆر گەورەی داپیان و ئەوە بوو کە فێرقەی غەزە کە یەک فێرقەی متەکاملە ئینهیاری کاملی کرد. تقریبا 300-400 کەسیان لێکوژرا 1200 کەس وەکو خۆیان ئەڵێن معەوەق جگە لە مەفقودین و ئەسرا. ئەمە کارێکە بەڕاستیکی بە هەموو خوێندنەوەیەک بە هەموو تەحلیلێک هیچ تەفسیرێکی نییە ئللا تەوفیقی خوا نەبێت کە خوای گەورە ئەفەرمێ كم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله. أما مسألة يكم مسألة دوهم
برایانی بڵێن مقاومە بە پیاوانە و بە شەرەفەوە شەڕیان کرد لەگەڵ شەڕکەرانە. بەڵام ئێستاوەکو جەنابیشت فەرموو ئەوە دەوری نزیکی 17 ڕۆژە جوولەکەکان بەداخەوە بە ناپیاوانە حتا بە عورفی شەڕ بە بێشەرەفانە هجوومەکەنە سەر ئەو سەر مستشفا سەر مزگەوت سەر تقریبا 33 مزگەوت تا ئێستاکێتێک دراوە، 2 کەنیسە هەروەها زەرێکی زۆری پێگەێنراوە، دەوری تقریبا 15-16 مستشفا لە ئیش کەوتووە. یەکێکیان کە بوو مستشفای معمەدانی بوو، ئەوە بوو 500 کەس شەهید بوو تیا و 1000 کەسیش بیمار بوو، ئەڵێن 1000 کەسیش لەژێرەوە هێشتا دەرنەهاتوون، کەس هێشتا نازانێت چیان بەسەر هاتووە. ئاوا شەڕەکات جوولەکە وەکو ئیستەکێ جوولەکە بەداخەوە جگەر لە کوشتنی ژنان و مناڵ و هەروەها کەهرەبای بڕیوە، ئاوی بڕیوە و هەروەها محاصەرەیەکی نهایی کردووە و یعنی خەڵکەکە بە هیچ شکلێک کە هیچ حیاتێک کە ئەم شتانە هەمووی بەپێی عورفی دووەلی بەپێی قانونی ئینسانی کە معتەمەدە لە ئومەم متحیدە، قسمێکیان لە سوئیسڵا قسمێکیان لە ڕۆما کە اعتیماد کراوە چەندەها ساڵ بەپێی ئەم قانونانە ئەم جەرائیمانە هەموو جەرائیمێکن پێوتێ جەرائیمی حرب، جەرائیمی لا ئینسانی. لەگەڵ ئەمەشا بەداخەوە ئەوەیە کە بزانین یەکەم کەس کە هات بۆ ئیسرائیل یان بۆ دەولەی احتلال بۆ بایدن بوو. ئێستاش ئەمڕۆ وەکو معلومی جەنابتە ڕئیسی فەڕەنسی ماکرۆ و هەروەها پێشەوەش ڕئیسی ئەڵمانیا. فعلا حربێکی تقریبا حلفێکی عالەمی صهیۆنی صلیبی هەیە دژی ئەم فئە بچکەلەیە. بۆ علمی جەنابتان و بۆ خۆشەویستان من چوومەتە غەزە زۆر بچووکە، حەجم و مەسافەکەی بەگشتی 356 کیلۆمەترە بە هەموویەوە، بە هەموو محافظاتی و بە هەموو شتێکەوە 2,750,000 کەس لەم 356 کیلۆمەترە ئەژی و ئیستەکەیە هەرچی تائیرات و بەواریج و هەموو شتێکە، بەڵکو 2 ئوستۆلی ئەمریکی ئەمە هەمووی کۆکراوەتەوە بۆ لێدانی ئەو بفڵمانانەی لێ. بەڵێ باشە کاکتۆر، بەس سەبارەت بووی کە بەرەز وتت ئەم شەڕە لە پێناوی قیبلەی یەکەم قیبلەی مسلمانان بوو، هەنی هەوڵ هەبوو بۆ ڕوخاندنی مزگەوتی ئەقسا، بەڵام لێر و لەوێش باز لەوە دەکەن کە حەماس دەست پێشخەر بووە، کارەکەی غەڵەت بووە، گومان لە کارەکەی دەکرێت. هەندێک خەڵکی ئەقسانەکە یاخود حەماس کەمینێ نابێ شەڕ لەگەڵ و هێزە زەبەلاح بکە، بۆ چوونی بەڕێزت چی لەسەرم پرسە؟ ئێمە ئەبوایە لە کوردستانی خۆمانە ئەو شتەیە ئەبوایە نەوترایە، چونکی وەختی خۆی پێشمەرگەکانی خۆمان یان کوردستان یان ئەمان. بێگومان ئەگەر لە کوردستانە خەڵک وا بڵێ بێگومان ئەهلی فەڵەستین، چونکی ئەرزەکان مبارەکترە، قیبلەی مسلمانانی تایە، مەسرای پێغەمبەری صلی الله عليه وسلم تایە، بەڵکو شوێنی عروجی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە شۆ بۆ ئەسمانەکان، ئیمامەتی بە هەموو پێغەمبەرەکان کردووە. ئەم هەموو شتە مبارەکە لەو شوێنە هەیە. ئەگەر ئەوانش بڵێن یان فەڵەستین یان ئەمان حەقیان یان ناحەقیانە، ئەوە ناحەیەکە. ناحەیە دووهەم وەکو عەرزم کردێ ئەوان دەوری 17 ساڵە غەزە محاصەرە بە حیسارێکی زۆر بەناڕێکی بە هەموو شەکلێک. اینجا قەت جوولەکە قسووری نەکردووە لە سەریان بۆ لێدان و کوشتن و بڕین. ئەوە ئیستەکێ خۆ لە ڕەفە لەم ماوەیە کە دەوری 84 گەنجی جوانیان کوشتووە، نزیکی 950 گەنجی جوان ئیستەکێ ئەسیر کراون بە خۆڕایی لە ماڵی خۆیانە اعتیقال کراون و کراون بە ئەسیر. کەوا بوو ئەم شەڕە شەڕێکی حەقیقیە لە بین هەردوو لایە و هەردوو لایەن ئەیانەوێت کە بێگومان کە یان ئەمان یان ئەوان، چونکی بەداخەوە جوولەکە قبوڵشی نەکرد تا ئێستەکێ حتا بە حەلێکی ئومەمی متحیدە کە 2 دەولەت دروست کرێ بە مەشروعی عەرەبی کە دەولەتێک لە پاڵ دەولەتی ئیسرائیل وەکو خۆیان دروست کرێ، بەوەش قبوڵی نەکرد. 30 ساڵ ئەبوو مازن محمود عباس ئوستاد محمود عباس هەوڵیدا، هیچی فایدەی نەبوو. بەعکسەوە ئێستەکێ ضەفە تقریبا 5% ضەفەی غەربی بەدەست عباسەوەیە.
باقي تري يان مستعمراته يان مسلطناته يان لجير سيطريكي مباشري جولكايا فابو يعني فلسطين بمحارته كسيل الصدى يعني شوال الصدى لجدستي عباسة بيو وطبعا غزش تمثيلي دول الصدى أكاد بالمناسبة لفلسطين أو نبدس فلسطين كانوا هيا جال بروا الشركان ببي المتحدة قانون المتحدة قرارات المتحدة على دفاع كردن لأرزي خوت دجي أو كسانيك احتلالي أرزي تويكر أم دفاع مشروعة ببي قانون المتحدة وبيقومان مشروع إشاء الإسلام مشروع إشاء لها مديانة كان ليهوديشا مشروعة توراة وقرآن هرسكي متفقا لسر أويكا ونك درسته بلك واجبة لسر مسلمانان يعني أهل ديانة كان كدفاع كان لأرز إخوان ولا شرف إخوان ولا كرامة إخوان أما ناحيدهم حقيقة هم من أزانين هيش آزاد بوني دستكوتو بوا ببي شرو ببي خيون وببي كشتن جزائر 2 مليون شخصي يعني ليه كجرا وشهيد كرا تاوك آزاد بو حتى نكل لسر باري مسلمانان فيتنام 3 مليون بلكو ألين 4 مليونش فيتنام كان تصحيان دا تاوكو آزاد بون لدس أمريكا شري روسيا كوقتك نازي كان عفوا احتلال يعني كان 15 مليون شخص لروسيا كان هجرة لبناوي تحرير وآزاد بوني روسيا أما كوابو آزاد بون وكو هين أليك شاعرة كردية عظيمة كيف رمان أليك طبعا عربي بزباني عربي جنابي هن أمير شعراء أحمد شوقي أفرمي للحرية الحمراء يد بكل يد مضرجة يدق يعني حريتك عادة كآزادي بسورية سور كذنكش أجر خواني تيانبت هيش قومك آزاد نبوة هايني برزي إسلام هرشن محاولي كالدولة السيانزة صار لما كي مكرمة بآزادي بسلم بأمان كأينك بلاوكاته أوهموا عزيتي في غمري عدا صلى الله عليه وسلم سياسيا كشت فيميان كشت آفرتيان كشت مناريان كشت أو كاتيه في غمر صلى الله عليه وسلم لمدينة بشرو بجهاد تواني كفي غمر صلى الله عليه وسلم مكي فيروز يعني آزاد كات وبيت بشكل جير دستي هايني برزي إسلام كواب وأمشتكي طبيعية بلام كستوقعي ناكر كوا ظلم وزور جرائمي جولك بقات أم مرحلة لو زياتر أوي كإنسان سري صور أمانة كأمريكايا كناوي بلاي خويا والدعوة كات كحمايات حقوق إنسانك الله أما دفاع على نفس بكي قانوني المتحدة شامل ناكد بو دولتك محتل كسك احتلالي شوين يكاد في ناوة دفاعك على نفسك في معتدي واجبة ترد بكريت بلان معيني كاتا استأمرك وجناب تاغنا ديبتان لجزيرة أمريكا تصورك تقالت يما لوانية إعادي مصر كينوا لإعادي احتلال غزة كأما اشتاكها زوجنا مشروعة عالم بداخل بين موازينه عالمي قوية عالمي سيطرة عسكر وجيشة بلام إما أمل معن هيا بخواي قولا يعلمتي أو برعنا با إما أمره بالمناسبة رساليك من نار بوها مقاضي عربو بناوي اتحاد عالمي مسلمانان بوها مقاضي مسلمانان يك بيك وداواما لكردن تقريبا حوت كاري قولا بيويستا لسريان أجر أوان فعلا أيانوية تمثيلي أمتكيام كانوا وتمثيلي آيني برزي إسلام باشە دوای قسەلەسەر ناوڕۆکی و نامێژەی کاکتۆر بەس سەبارەت بۆی کە لە مێژووی ئیسلام ئەگەر کەمینە بوو بێ بۆ نمونە فەتح نەکراوە یاخودە و شەڕێکە لەگەڵ ئیمپراتۆرەکان کراوە ئایا وەکو یەک بوون یاخودە و کاتە بڵێن سوپای ئیسلامی شەر کەمینە بوو هەر شەڕی کردووە چونکە ئێستا قسەلەسەر حەماس لەبەرەوەی کە کەمینەیە هێزی جوولەکەی نییە نابێت شەڕ بکات کاتەکەی گونجاو نییە كاتكا وكو عرضم كردي اوان دوري 12 ساڵە
لجير سایەی احتلال و حصار و ئەزیەت و زەحمەت و کوشتنە. هیچ ڕۆژێک نییە کە چەند کەس لە کرا فەڵەستینەکان نەکوژرێت لە ڕێگەی لە ضەفە حتا لە وەکو پێوتێ منطقەی 48 کە لەژێر سەیطرەی دەوڵەتی ئیسرائیلیایە. ئەمانە ڕۆژانە نییە کە چەندەهایان لێ شەهید نەکرێت. ئەمە شتێکی طبیعیە. جا لەبەرەوە شەڕەکان من وەزانم شەڕێکی زۆر طبیعیە و واجبی خۆیانە کە دیفاعەکەن لە ئەرزی خۆیان کە ئەرزی ئیسلامە، دیفاعەکەن لە قیبلەی مسلمانان. بنا لەسەوەی کە دیفاعەکەن لەسەر قیبلەی مسلمانان و لەسەر ئەم کارەیە تووشی ئەم موسیبەتەش بوون، واجبی مسلمانانە بەگشتی هەر کەس بە پێی توانای خۆی کە یارمەتی دەربێت بۆ ئەو برایانە کە ئەو زوڵمەی لەسەران لابچێت و هەر بەڵکو یارمەتی دەربێن هەمومان بۆ ئازادبوونی ئەو گەلە عەزیمەی کەوا لە فەڵەستینە. بەڕاستیەکەی ئەوەی کە ئەوان کردویانە وەکو جاران قومن جەبارین، یعنی خوای گەورە کە وەختی خۆی حەزەتی موسا جوولەکانی لەگەڵ خۆیان هاورد، خوای گەورە وعدی پێدان فەرمی ئەوە فەرموو بە شەڕکەن و بیگرنەوە. ئەوان وتیان ئین فیها قومن جەبارین، لەبەر ئەوە نەیانتوانی بچن. هەروەکو چۆن ئێستاکە ئەیانەوێت کە غەزا شۆڵ بێت لە هەموو شەخص، ئەو کاتەش وتیان ئەگوان با دەرچن لە وڵاتەکەی خۆیان، ئەو کاتە ئێمە ئەچین داخلی ئۆرشەلیمە بین کە پێی وترا قودس. جا لەبەر ئەوە بەڕاستەکەی ئەمان کارێکی زۆر گەورەیان کردوایی بە شەرەفی محارب، ئەوە تا ئەوانەی کە ئێستاکێ چوار کەس بەردراوە لە ئەسیرەکان، هەر چوارەکان مەدحی حەماسەکەن، ئەڵێن ڕێزیان کردوین، ئەڵێن تداویان کردوین، حیمایەتیان کردوین، لەم شوێن بۆ ئەو شوێن ئێمان شاردوتەوە بۆ ئەی کەوا تووشی ئەوە نەبین کەوا قومبلەیەکی جوولەکە تووشمان بێت. هەموو معنای وایە ئەوان احتفاظیان کردووە بە قیەمی ئیسلامی لە کاتی شەڕەکان و ئێستش ئەڵێن ئەوانەی کەوا غەیری محاربەکان نەبێ و غەیری ئەوانە نەبێت لە جێشی ئیسرائیلە کە جێشی دەوڵەی احتلال کە هەیە، ئێمە هەمویان بەریان ئەدەین، بەڵام بازۆفمان بدەنێ کە بتوانن بەیان بێت. بەڵێ باش کاکتۆر، بەس لە کوردستان بڵین هاوسۆزی هەیە، زۆر جار ڕخنە لەوانە دەگیرێ ئەوانەی کە هاوسۆزن، یعنی قسەی یەکەم ئەوەیە کەسێک هاوسۆزی لێرە دەڵێن بۆ ناڕۆی بۆ غەزە بۆ جیهاد. هەموو کەس دەوێت بڕوا بۆ جیهاد، لە سەردەمی پێغەمبەر دووری خواجی هەموو کەس ڕۆشتووە بۆ جیهاد، یاخودەوە هەوڵێک نییە بۆ ساردکردنەوەی خەڵکەکە کە بەیاننامەیەک دەردەکات، خۆپیشاندانێک دەکات، دەڵێن بۆ ناڕۆی بۆ غەزە بۆ جیهاد. ئەوە تاوان بەڕاستی منوازانم وتەیەکی هێنە غیر مەسئولە، وتەیەکە کە شخصێک قسەیەکات کە قسەکەی ئەگەر احترامی خۆی و قسەکەی بگرێت پێویستە کات کە ئەو قسەیە نەکات. ئێستا ینی هەر کەسێ بەپێی توانای خۆی، ینی لە حتا لە زمانی پێغەمبەریش صلی الله عليه وسلم هەموو کەس جیهادی نەکردووە. خوای گەورە بە نەصی قورئانە فەرمی ولولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين. لكاتي قورترين شر ناراحتيا خواهي قورة أمر أكاد عليه با خلقك توزع به، هي كسابتك واجبة، هي زراعتك واجبة، هي صناعتك واجبة، هي تجارتك واجبة، هي تفقهك وفير علم به، أمانة هم توزيع أدوار ومعقول نية هم أمتك جهادك حتى لزمان في غمر صلى الله عليه وسلم. أما يكم دوهم هو بداخوا استاكي غزا نكراوتوا أو دولاني عربي كبدوري فلسطين وكو أردن سوريا مصر، أمانة حماية حدود إسرائيل كان بداخل، حماية حدود احتلال كان بداخل، فسنات وانا نزيكش بيتوا لو شونا جال بروا مسألة قصيك وعرض كذا قصيك غير لا مسؤولة، قصيك كناشئ بو إنسانك عاقل وبياو وكو عرض كذي مفروض هاي إيما يكون لها مو كزيادة إحساس كين بظلم، شونك إيما ظلم عندك كراوة ولو ظلم إيما لجهتك تراوة بلام وظلم بلام إيما ظلم عندك كراوة مفروض هاي إحساس كين بظلمي أو قاليك إستك أوانك. إيما تماشاكين كوقت الاستيمانية مثلا يا لولاتك بومبارانك بشق أبو هاي خلط شي بسرها تماشاك إسا 2,500,000 كس لجير سايي أمهم قصف صواريخ مدافع ومشتك
لە ژێر دەستیانە کەس نازانێت چ وەختێک قنبلەیەک تووشی ئەبێت یان وفات ئەکات یان شەهید دەبێت یان برانە چەند وەسعێکی ناڕەحەتە ئەمە ڕۆژێ ناو 2 ڕۆژ 17 ڕۆژە ئەمانە نەیانتوانێت بخەون فەقیران نەیانتوانێت ئیسلاحەت کەن ئەم هەموو شەهیدان داوەجا ئەمە کە ئیسەکێ وەکو جەنابەت فەرموو 5,000 و دەوری نزیکی 800 ئەمە ئەوانن کەوا یعنی ئاشکرا بوون ئەمما ئەوانەی کە ئیسەکێ لەژێر ئەنقازان کەس نازانێت ژمارەکەیان چەندێکە. بەڵێ باشە کاکتۆ بە سەبارەت بە کوردستان ئێستا لە سنووری سلێمانی خۆپیشاندان بەڕێوەچوو بەڵام لە سنووری هەولێر ڕێگە نادرێ یاخود ڕێگری هەیە تا بۆ تاریخ خوێنەکانیش ئەمە بۆ کورد خراب نییە و بۆ دەسەڵاتی کوردی خراب نییە یاخود لە جۆرە هەن لە هەندێک میدیا پشگیری هاوسۆزیشێ بۆ قەواری جوولەکە؟ ئێمە حقیقەتەن نازانم ئەو معلوماتی کە جەنابەت فەرموون لای من مؤکد نەبوو هێشتا بەڵام هەر شوێنێک من بەلام وایە منعی مظاهرات بکە ئەمە دوو عیبی تایە لەم کاتە عیبی یەکەم مەفروض وایە ئازادی بدرێ بەگەل تعبیر بداتەوە لە ڕێی خۆی ئەوە شتێکی حەقێکی طبیعیە کە ئینسان من ئەو فڵان کەس لەگەڵ فڵانان یا لەگەڵ فڵانانی تەئیدی ئەمە عیبێکە زۆر زۆر ناشرینە کە منعی هاوڵاتیان بکەین لە تعبیر لە ڕێی خۆیان. عیبی دووهەم و ناشرین دووهەم ئەوەیە ئەم قەزیە کە زوڵمێکی وا گەورە ئەکرێت بەم شەکلەی کە سامەلەیەتی ئێمە لە ژیاتیەوەی کەوا یارمەتی بدەین بچین خەڵکمانەکەین لە ژیاتیەوە کۆڵێ وەردەیەک بیتە بە درکێک ئەمە شتێکی زۆر ناشرینە. سێهەم ئیزافەشەکەم عیبێکی سێهەم کە ئێمە گەلی کورد مەفروض وایە احساسمان هەبێت بە مەزالیمی خەڵکی تر. چوارەم ئیزافەیەکەم بۆ چوارێکی تر ئەگەر ئێمە بەداخەوە کورد لەبەر خاتری ئەمریکا ئەمە بکات بێگومان ئەگەر بیکات لەبەر خاتری ئەمریکاکە بالله عەلەیکم هەموو گەلێکی کورد سوێنە ئەمریکا چی کردو بۆ کوردستان غەیری ئەوە نەبێت لە هەموو کاتێکە مەشروعاتی کوردستانی فەشەل کردوێتەوە. معلومە جەنابتانە لە 75 و هەروەها لە کاتی یعنی ڕیفرەندۆمەکەی کە کرا ئەمانە لە هەموو کاتێکە ئەمریکا نەوەستاوە لەگەڵ گەلی کوردان لە لایەکی تریشەوە من حەزەکەم ئەم گەلی کوردی خۆمانە بزانێت ئەوەی سەبەبی موسیبەتی کوردستانە کە تەقسیم کراوە اتفاقی سایکس بیکۆیە. اتفاقی سایکس بیکۆ کە پێک هاتووە لە وەزیری خارجی بەریتانیا یەکەم دووهەم فەڕەنسا سێهەم رووسیای پێشەوە ئەم سێ دەوڵەتەیە تەوزیعی کوردستانیان کردو بەم شەکلەیە. باشە بۆ ئێمە لەعنەت ناکەین لەو ئیتفاقیە و لە ئەسحابی ئەو ئیتفاقیە هەمیشە دائیمەن دوشمنایەتیمان بەداخەوە بەرامبەری ئەو کەسانەیەکەوە ناحەی ئیسلامی هەڵەگرن یان یارمەتی دەرئەبن بۆ مەشروعێکی ئیسلامی. وەڵا کاکتۆرەوە بڵێن دروستە کە پێشتر هەر بە فەرمی ڕێگری کرابوو بۆ نمونە کۆمەڵی دادگەری لە هەولێر بەنیاز بوو لە دەوروبەری ماڵبەندەکەش تەنانەت ڕێگریان کردبوو بەرحاڵ بەس وەکو قەواری جوولەکە و کوردیش هیچ کاتێک شتێکی بۆ کورد کردووە یاخود بۆ نمونە هەر لە هەرسی شۆڕشی ئەیلول کە ئەوان بە چاودێریەوانی اتفاقی جەزایر کە دوای کشانەوە ئەفسەرانی مۆساد کە لەگەڵ شۆڕشی ئەیلول بوو کشانەوە هیچ کاتێک خێرێکی بۆ کورد هەبووە قەواری جوولەکە؟ بەپێی معلوماتی من خوێندنەوەی من و هەروەها پرسیاری وەکو جەنابەت چۆن ئەم پرسیارە ئەکەی من ئەم پرسیارەم زۆر کردووە بە حکمی علاقاتی عامە لەگەڵ شخصیاتی زۆر زۆر گەورە حتا شخصیاتی ئەمریکی و هەروەها شخصیاتی عەرەبی هیچ کەس ناتوانێت ئیسپاتی کە جوولەکە سوودی بە کورد بەیانوە لە هیچ شتێکە. ئێمە تەحەدیەکەینەوە لە لێرەوە با بڵێن ئەو سوودەمان پێگەیشتووە با بڵێن وەڵا ئەو مەشروعە تیجاریان کردووە کە خزمەتی گەلی کردووە با بڵێن ئەو مەشروعە سیاسی کوردیان پێشخستووە ئەبەدە بەداخەوە من نازانم لەسەر چه ئەساسێک گەلی کورد گۆرانی بە باڵای جوولەکە ئەدات کە ئەوان شوێنەکەیان داگیر کردووە. مەفروض وایە ئێمە بە حکمی ئەوەی کە ئێمە دژی زاڵمین مەفروض وایە ئێمە دژی ئەو دڵمەش بین کەوا ئەکرێت لە فەڵەستین حتا ئەگەر فەرەزان لەسەر قەراری ئومەمی متحیدە ئەم مەناطیقانەی کە ئێستا و غەزە و ئەطرافی غەزە و ضەفە ئەمە بە ئیجماعی وهروها طبعا قدس الشريف وأم احتلالي كدو جولة كدواي شهر 1967 باتفاق
المتحدة وهمو دولة كان أمانة منطقية كان منطقية فلسطينية. طيب أمانة لم منطقة شاكا أوهم الظلم أوهم مستوطنات أكاد أوهم كشتار أكاد شعاقلك وشخاون زميرك قبول أكاد كتأيدي أو جولة كان أكاد أجر خدمتك شيء هذا فنحو أجر لين. باش کاکتۆر بەس وەکو بەڕێزت حتمما سەرکردەکانی حەماست بینی و تایبەتی دکتۆر خالید مەشعەل ئەوان فێڕوانیان بۆ کورد چییە؟ باز دەکەی ئایا ئەوان هاوسۆزن لەگەڵ دۆزی کورد لەگەڵ مافەکانی کورد چی لەبارەی کوردەوە دەڵێن؟ پێش تقریبا ماوەی ساڵێک بە تەرتیباتێک ئێمە تەرتیباتمان کرد چەند وازم تەلەڤیزیۆنی ڕوودا و یان تەلەڤیزیۆنی 24 هاتن مقابلەیان کرد لەگەڵ جەنابی ئیسماعیل ئوستاد ئیسماعیل هەنیە کە ڕئیسی مەکتەبی سیاسیە ئیستەکێ دوو ساڵە و هەروە لەگەڵ ئوستاد خالید مەشعەل کە ئەو ڕئیسی مەکتەبی سیاسیە بۆ خارج یعنی نائیبێتی بۆ شؤونی خارج قسەکانیان زۆر جوان بوو. هەموو باسییان کەوتن ئێمە کە اعتزازەکەین بە شەعبەکەی کورد گەلی کورد ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە لە ئازادکردنی فەڵەستین لە زمانی سەلیبیەکانە کە حەزرەتی سەلاح الدین و هەروەها بە جێیشێکی گەورەی کورد لەگەڵ طبعا جێیشی عەرەبی و لە شام و لە مصر دەتوانی ئەو سەلیبیانە دەربکات لەو وڵاتەیە تقریبا لە بەعزە شوێنەکە لە قودسی شەریف نزیکی 90 ساڵ مابوونەوە لە بەعزە شوێنێک دەوری نزیکی 200 ساڵ ئەم مەناتیقانەی هەموو پار کردەوە. جا لەبەرەوە ئەوان لەگەڵ ئەمەشا باسی ئەم مەسەلەی کورد کراوەتیان ئێمە لەگەڵ ماف و حەقی مەشروعی گەلی کوردین لەژێر ئیقارێکە کەوا کەس زەرەر نەکات بەڵام ئێمە اعتزازەکەین بە گەلی کورد و خزمەت و تاریخی گەلی کورد. بەڵێ وەکو کورد بەڕێزوتت ڕۆشتن بۆ غەزە پێشتر کوردێکی زۆر بڵین لە فەڵەستین هەیە لە غەزە هەیە بەڕێزت پەیوەندی لەگەڵ هەبوون پێشتر یاخۆ ئێستا بارودۆخیان چۆنە ئەوانەی کە هەر لە کۆنەوە بڵێن لەوێ جێگیر بوون؟ جارێ منتیقەی خەلیل ئەوە زۆربەی کورد بناسەر ئەوە حتا ئێستش هینیان داناوە عەفوەن دیوەخانێکی گەورەیان فەرقان کردووە پێوترێ دیوەخانی کوردی بۆی کەوا دانیشتووی زۆربەی عەشائیرەکان کە هەڵوو کوردە و هەروەها لە قودسی شەریف ئەگەر جەنابتان بیست بێتان ئەو منتیقەی جەڕاح کە ئیسرائیل ویستی کەوا سەیطرە بکات لەسەریا و پاشتووە الحەمدولله نەیتوانی ئەوە مەقسوود بوو طبيبي دكتور وفيزيشكي تايبتي جنابي صلاح الدين بو ككورد او كافت دواي اوي شركات وابو استئذان كل صلاح الدين رجاء كان كما جاء لنبي لم منطقة داني شو عبادتي خب أنت إسكيت تعشن صار خدمتك وجهادك أمانة خدمتي أم موافقكم بناحية طبي وجراحي أو شنها عوائل يعني عوائل زوج الدولة هي مراسخي إما شخصياتك كان أنا سمعت جماعة آغا وزول جماعة أساسا كان أقدرتها وبود بكر بەڵێ ئەگامان هەیە و علاقاتیشمان هەبوو بەڵام ئستەنازان وەزعن شوانە سەفای گەورە ڕەحمان کات و بە دووریان کە لە بەڵام موسیبەت. بەڵێ لە غەزەش بوونیان هەیە کاکتۆر بڵێن کورد؟ لە غەزەش زۆر کورد. بەڵێ زۆر چاکە بینە سەر هەڵوێستی وڵاتانی عەرەبی ڕەخنە هەیە لە هەڵوێستی وڵاتانی عەرەبی ئایا بۆچی هەڵوێستی گەگەلاکەرەوەیان نییە؟ هۆکارەکەی چییە؟ پەیوەندی بەوەیە کە پێشتر بەشێکیان بەنیاز بوون پەیوەندەکانیان لەگەڵ خەواری جوولەکە ئاسایی بکەنەوە؟ بێگومان موقفی وڵاتە عەرەبیەکان نەک هەبوویان زۆربەیان بەداخەوە موقفەکان لەسەر مستەوای مەسئولیەت نی. تۆ تەماشاکە ئەگەر جوولەکە کە چەند ئەسلیحەی زۆری هەیە و مەخزوونێکی ئیستراتیژی هەیە بزانە چۆن ئەمریکا پاڵی ئەگرێت، چۆن دووەلی غەربی
پاڵپشتی ئەبێت بە هەموو قوتی خۆی و بەتوانەی خۆیەوە. بەرامبەری ئەم حلفەی وەکو حلفی ئەحزاب خراپتریشە بەداخەوە کەس نییەکەوە بە شەکڵێکی بەقووت بوەستێ لەگەڵ برا فەڵەستینەکانە إلا چەند دەولەتێک نەبێ. طبعا يعني مثلا قەتەر موقفی باشە، بەڵام قەتەر دەولەتێکی بچوو کە ناتوانێت زۆر بۆڵی هەبێت، بە تایبەتی قیادەی حەماسش لێرەن و اتهام ئەکرێت و ئیوای تقریبا ئەو قیادەی کردووە. بەڵام لەگەڵ ئەمەشا ئەمڕۆ وەکو بیستان ئەمیری قەتەر بەڕاستی قسەکانی زۆر جوان بوو و حتى مؤتمری جامعەی دووەلی عەرەبی هەڵسا کە وەختێ تەماشای کرد ئەمین داری گشتی جامعەی دووەلی عەرەبی لە جیاتی هجوم کاتە سەر جوولەکەکان، هجوم ئەکاتە سەر مجاهیدەکان و ئەو ئەبطالانە نەیتوانی تحمل نەکرد هەڵسا. و هەروەها بەعزە دۆلەتی تریشێ موقفیان باشە. ئێستا ئێمە لە نامەکەی خۆمانە کە نادوان بۆ دووەلی عەرەبی داوامان کرد کەوا حلفێکی عالەمی دروست کرێت بەڕاستی، و ئەم حلفەیە ئەتوانین تا حدێک ئەگەر مەسەلەن دەولەتێکی گەورە وەکو تورکیا و سعودیە و مالیزیا و ئەندەنوسیا کە ئەم چوار دەولەتە گەورەی و مصر ئەگەر فەرەزن بەس مصر بەداخەوە وەکو جەناب فەرموو بێعی کردووە. ئەگەر ئەم دووەلانەی کەوا هەن حلفێک دروستکەن، حلفێکی ئینسانی وەکو حلفی فوزوڵ کە حتا لە زمانی جاهیلێتە دروستکرا بوو، من وازان روسیا زۆر مستعدة وصين زۆر مستعدة نەک لە بەرخاتری خۆشەویستی بۆ غەزە، بەڵام لە دژی ئەمریکا و ظڵمی ئەمریکا و دعمی ئەمریکا، دژی رووسیا و محاولەی ئەمریکا کە ئەوێت رووسیا و سین لەناو بەرێت. جا لەبەرەوە ئەمە فرسەتێکی باشە ئەگەر عەرەب موقفێکی هەبێت. من وازانم پاڵپشتێکی باشیان هەیە و هەروەها دووەلی جنوبی ئەمریکا الجنوبیە بەگشتی هەمویان دژی ئەمریکان و لەگەڵ فەڵەستین، ئەمە کوبایە، بەرازیلە، ئەرجنتینە، هەمویان تقریبا یارمەتی دەرێکی باشن و مواقفیشان بەعزێکیان سەفیری ئیسرائیلیان دەرکردووە لە وڵاتەکەیانە. ئەمە ئەتوانرێ ئەم حلفە دروستکرێت. ئێمە داوامان کرد ئەمڕۆ ئەم حلفە دروست کرد، داوامان کرد کە دووەلی عەرەبی و دووەلی ئیسلامی موقفێکی حەقیقی و ئیجراعاتێکی عەمەلی بکات، تەحزیرێکی حەقیقی بکات بۆ جوولەکە. ئەگەر استمرارت کرد لەسەر ئەم ظڵم و کوشتن و بەغینە، ئێمە موقفمانە بێ موقفێکی عەسکەری. و ئەو دووەلانەی کەوا تەطبیعیان کردووە بەداخەوە داوامان لێکردن کە قەتعی علاقەشکەن. دڕاش ناکەم بە قسەمان کەن، بەڵام ئێمە واجبی خۆمە هەنە هەر بە قسەیەکەن، بەڵکو یەکێک لەو دووەلانەی ئەو بەعزە لەو دووەلانە لە جیاتی یارمەتی فەڵەستین بات یان بێدەنگ بێت یارمەتی جوولەکەکانەدا و بە هەموو شکلە، نەک بە شکلێکی قسە، بە شکلی مادی و معنەوی یارمەتیانەدا. جا لەبەرەوە بەداخەوە بەڕاستی ئومەی عەرەبی و کوفایان ئەڵێن بەڕاستی موقفێکی وایە نییە کە موقفێک بێت مناسب بێت بەنا بۆ عروبەت کە خۆیان ئیدعایەکەن، بۆ قەومیەت وەکو ئیدعایەکەن، و هەروەها بۆ ئیسلام کە ظاهیرا هەموو مسلمانن مواقفەکانیان زۆر ضعیفە، و هەروەها مواقفی معظەمی دووەلی ئیسلامیش بەڕاستی مواقفەکانیان تا ئێستا ضعیفە. بەڵام ئەمەلمان هەیە وردە کە یعنی کاری لەسەر بکرێت و بەڵکو ئینشاءڵڵا ئەو حلفەیە دروست بێت. ئەوە من ئەزانم یارمەتی دەر ئەبێت بۆ ئەوەی کەوا یعنی بۆ ئەو برایانەی کەوا لە غەزە ئەژێت. بەڵێ وەکو بڵێن ئۆپراسیۆنی وشکانی هۆکارەکەی چێکا دکتۆرنێک کە بەڕێزت متابعەت بێ دواکەوتووە، پێتان وایە ناتوانن ئەمە بکەن و هەڵکەوتەی جوگرافیەکەی غەزەش یارمەتی دەرنیە بۆ ئەوان لە ڕووی جەنگی بڵێن وشکانی بێ کە بەڕێزت ڕۆشتووی بۆ غەزە؟ عەفوان پرسیارەکە بفەرمایید. سەبارەت بە جەنگی وشکانی هیچ هۆکارێکەیە لە دواکەوتنی ئەو جەنگە کە وا بڕیار بۆ قەواری جوولەکە ئەنجامی بدات؟ پەیوەندی بە چیەوە ئەوەندەی کە بەڕێستان ئاگادار بن؟ بەپێی ئاگاداری ئێمە ئەمریکا داوا ئەکات ئەڵێت کە تۆزێک جەنگی بڵێن بەڕی تۆزێک دوا بخات نەک لە بەرخاتری غەزە، لە بەرخاتری ئەوەی کە ئەو ڕەهائینانەی کە هەن وەکو خۆیان پێن ڕەهائین کە بەربدرێن نەک بکوژرێن یان شتێکیان لێبێت.
ئەمە غەرەزی ئەمریکا لەوایە، بەڵام لە عینی کاتە ئەمریکا زۆر ناڕەحەتە، یعنی حقیقەتەن ئێستاکێ شەڕەکە ئەمریکا ئیدارەیەکات، ئەمریکا تەمویلی ئەکات، ئەمریکا سلاح ئەنێرێ لەگەڵ فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا، ئەم چوار دەوڵەتە گەورەی غەربی بە هەموو قووەتی خۆیان لەسەر مەسەلەکە. ئەمڕۆ ڕەنگە جەنابتان ئاگاتان لێبێ ماکرۆ داوای کرد کە تەحالوفی دووەلی دژی داعش ئەو تەحالوفەیە بێت بۆ ئیسرائیل و ئەوان دژی حەماس کاتە. ئەمە ئەگەر شتێکی وابێت ئەوە مصیبەتێکی زۆر گەورەیە، چونکە تەحالوف دووربەی دووەلەکان دووەلی عەرەبی تیا هەیە، ئەمە ئەگەر ئەم شتە بکرێت ئەوە مصیبەتێکی زۆر گەورە ئەبێت بەڕاستی لەسەر مستەوای ئینسانیەت، لەسەر مستەوای مێژوو، لەسەر مستەوای خیانەت بۆ خوای گەورە و بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ، و هەروەها بۆ قەزیەکە و بۆ ئەو هەموو فەقیرانی کەوا ئیبادە ئەکرێن لە غەزە. بەڵێ هەوڵەکە بوو بۆ ڕاگواستنی دانیشتوانی غەزە، ئەم هەوڵە شکستی پێێنرا کاوتۆر بە بەشێک لە وڵاتانی عەرەبی، هەوڵەکە بوو بۆی کە دانیشتوانەکەی بگوازنەوە؟ حقیقەتەن ئەهلی غەزە ئێمە پرسیاران لێکردین هەر یەکەم شەو لە تەلەڤیزیۆنەکانیانە، ئێمە وتمان شەرعەن بە هیچ شەکلێک دروست نییە ئەهلی غەزە ینی بگوێزێتەوە یان بڕات بۆ شوێنێکی تر، چونکی ئەگەر گوێزانەوە جارێکی تر ناگەڕێنەوە، وەکو چۆن 1948 فەڵەستینیەکان لە 1948 ئەو مناطقانی کەوا بەدەست جوولەکەەوە بوو ترسانیان و ئەو عەساباتی جوولەکە لەو کاتەدا ئەوە بوو ئەوەی کە دەرکرا تا ئیسەکەیان هەڵاوە بگەڕێنەوە. و ئەگەر ئەو قەزیەش بێت بە بڕای ئێمە و بە بۆچوونی ئێمە و بە تەحلیلی سیاسی خەڵکی تریش، ئەگەر غەزە خوا نەخواسە تەرحیل بکرێت، ئەو کاتە مەرحەلەی دووهەم ئەچێتە سەر مەسەلەی ضەفە. ئەمان ئەیانەوێ غەزە تەرحیلکەن بۆ مصر و ضەفەش بۆ ئوردون، ئەو کاتەیەتە قەزەی فەڵەستینەکە تەواو بێت. و هەروەها حەقیقەتەن خەڵکەڵێ بۆچی حەماس شەڕی کردووە، پێش 4 مانگ پێش ئێستاکێ نەتینیاهۆ لە عەفوەن لە مەجلیسی ئەمن لە ئومەم متحیدە هینێکی پێنیشاندا، خەریتەی ئیسرائیلی پێنیشاندا، یەک ناوی فەڵەستینی تیانە، دەولەت یەهودا، دەولەتی یەهودا یەک بستی نەداوە بە فەڵەستین. جا لەبەر ئەوە مەسەلەکە مەحسوومە، یعنی ئەگەر کوردستانی ئێمە بێ لەوە تێبگەین کوردستان یان ئەمە یان فەڵەستین یان نەمانەکەی، حقیقەتەن ئەوان لەو مەرحەلە هەرچەند الحەمدولله بەڕاستیەکەی قووەت و توانای مقاومە لە غەزە بەپێی زۆربەی خوبەراکان قووەتێکی ئینشاءالله باشە و خوای گەورە یارمەتیانەدا، و هەموو ئەمەلمان وایە کە ئینشاءالله نەشکێن لەم جەنگەی کە ئیسەکێتە. بەڵێ با دوو پرسیاری تر کاکتۆر سەبارەت بە لە کورد، ینی ئێمە دەبێت چی بکەین لە کوردستان وەکو موسڵمان وەکو هاوسۆزی وە کەمپینی بڵێن دەستگای خێرخوازی بەخشین و دەستگای تری خێرخوازی شەیە، چۆن هاوکار بن لە ڕووی مادیشەوە دەکرێت چی بکرێت؟ پێویستی شەرعی ئەوەیە ئێمە هەر کەس فەتەقوا الله ما استطعتم، بەپێی توانای خۆمان یارمەتی دەربین. ئەوەی کە مەسەن ئەوکوی ئەلانی جەنابتان بە ئەم وعیە بڵاو بکاتەوە بە مقابلاتی زۆر بکێ لەگەڵ ئەو ئەشخاصانێکەوە حقیقەت و حقایق ئەوترێ، ئەمە نوعێکە لە جیهاد وجاهدهم به جهادا كبيرا. وهروها جانبی ماڵی وەکو جەناب فەرموود ئیغاسە و بە هەموو شەکلێکی تر پێویستە کاتەوە پێویستە کات بە هەموو شەکلێک یارمەتی دەربێن بە ناحیەی ماڵیەوە، ئەویش جزءێکە، و هەروەها جەمعیەتە خەیرەکانمان وەکو ڕابطەی ئیسلامی و بەشەکانی تریش پارەکۆ کاتەوە لە ڕێگەیەکی قانونی، چکێمە وەکو معلومی جەنابتە، و لە ڕێگەیەکی قانونی و لە مؤسساتی ڕسمی و ئەم پارەیە بگەێنرێت فەقیر و هەژارانی فەڵەستین. بالمناسبە من تەماشام کردووە بە نیسبەت فەڵەستینەوە هیچ شوێنێک نییە کەوا هەر هەشت مەصرفەکەی تابێت إلا فەڵەستین نەبێت، ئەوە فقەرا و مەساکین و مجاهدین و هەموو هەشتەکە لەوێ مەوجودە. ئەمە ناحیەکان دروستیشە شەرعەن
ئەوەی کە پارەی ئیسەکێشتا زەکاتەکەی واجب نەبووە دروستە شەرعەن زەکاتەکە پێش قال پێغەمبەر صلی الله عليه وسلم زەکاتی حەزرەتی عباسی پێش خست بۆ 2 ساڵ ئەوەش ومن رأي وایە نەک رأي من بەڵکو رأي تقریبا ئەتوانم بڵێم معظەمی عولەما و رأي شەرع ئەوەیە ئەوەش کە ئەوێ عومرەیەکی سنت بکات یان حەجێکی سنت بکات من وا ئەزانم پارەکە بدات بەو فەقیر و فوقەرا و محتاجانەی کەوا لە غەزەن خێرەکەی زۆرترە لەوەی کەوا بچێ عومرەیە بکات خاصەتەن لەم ظروفە جا لەبەرەوە جانبی ماڵی زۆر مهمە جانبی ئیعلامی زۆر مهمە من ئەبیسم ڕێز و خۆشەویستان لە کوردستانە زۆر قسە ئەکرێت هەیە تەعنادا هەیە بەداخەوە پێ خۆشحاڵی خۆی دەرخات ئەبێ پێویستەکە ئێمە ئەم شتانە واضح بکەین کەشفی بکەین کە ئەم حەقیقەتە ڕاست نییە جوولەکە زوڵم ئەکات لەوانە یعنی غەزە نەچوە بۆ تەل ئەبیب هاتووە بۆ منطقەی خۆی لە دەوروبەری خۆی غیلافی غەزە کە هەموو 2 کیلۆمەتر 1 کیلۆمەتر دوورە بەڵکو کەمتر لە 1 کیلۆمەتر ناگام لێ یعنی ئەو حاجزەی کەوا جوولەکە کردوێتی متواصلە مباشر لەگەڵ غەزە یعنی ئەوە نەبێت لەگەڵ شاری غەزە جا ئەمان نەشون بۆ شوێنێکی تر ئەوان دیفاعیان کردو لە خۆیان ئەو دوشمنەی کەوا لەو شوێنە بووە بە قووەت و بە شەرەف و بە کەرامەت توانیانەکەوا شەڕی لەگەڵا بکەن و بیشکێنن بەڵام بەداخەوە جوولەکە بەبێ شەرەفی و بەبێ کەرامەت شەڕعەکە لەگەڵ ئەو فەقیر و فوقەرا و ئەو ماڵ و منداڵ و مزگەوت و هەموو شتێک وەقەتعی هەموو شتێک حتا ئۆکسجین ئێستا مناڵ هەیە دەوری چەنەها مناڵ ئۆکسجینیان لێ نەماتەوە ئەمرن خاصەتەن ئەو مناڵە خودبەجانەی کەوا هەن ئەورامی مستشفای ئەورام سەرەتان هیچ ئەمڕۆ هاواریان کرد هیچ نەما ئینهیارێکی کامل هەیە ئەمە لە هیچ عورفێکا دروست نییە لە هیچ شتێکا دروست نییە لە هیچ قانونێکا دروست نییە ئەمە ئەگەر ئینسان ڕەحم و بۆ ئەمە نەبێت ئیتر ڕەحمی بۆچی ئەبێت ئەی ئیتر کوا مسلمان ئەبێت ناڵێن مسلمان کوا ئینسانیەتیش ئەبێت بەڵێ زۆر بە کورتی خولەکێک سەبارەت بە سەلاحەدین ئەیوبی کە ئێمە لە دەرەوە بە سەلاحەدین ئەیوبینەوەکانی سەلاحەدین ناسراوین هیچ سوودێکمان لێبینیەوە وەکو کورد لە مێژووی سەلاحەدین بە کورتی بە سوپاس دەکەین کاوتر یەکەم لە زمانی سەلاحەدینە هەمومان ئەزانین هیچ مەشروعێکی قەومی نەبوو بەڵام لە عینی کاتیشا سەلاحەدین توانی کە بە ناوی ئەیوبی کە ئەیوبی کوردە یعنی دەولەتێکی کوردی ئەیوبی دەوری 170 ساڵ لە یەمەن ئیستیمراری کرد لە وڵاتی شام و وڵاتەکانی تر تقریبا 100 ساڵ بەشداری کرد جا لەبەر ئەوە ئەمە شەرەفێکە بۆ ئێمە کە تاریخێکی وامان هەیە بەتەڵێکی وامان هەیە ئەگەر جەنابەت ئێمە وەختی خۆشی بە سانەوی و لە مەعهەدا خاصەتەن لە خارجی دەرسە ئەمان خوۆن کە قسەسمانە خوێندەوە ئەوانەی وەختی خۆی ینی دز و جەردە بوون لە ناو بەحرەکانە بەریتانیەکان یان هۆڵەندیەکان یان فەڕەنسیەکان ئەمانە ئێستا قسەیان بۆ دروستکردون و کردوانن ئەوانەی کەوا خەڵکی ئەفریقیان بە زۆر ئەیان کردن بە بەندە و ئەیان نازن بۆ ئەمریکا و ئەوانە هەموو کردیان بە بەتەڵی خۆیان ئێمە بەتەڵێکی وای وا محتەرەم کە هەموو عالەم شانازەی پێوەکات بەڵکو غەرب شانازی ئەکات بەڵکو سەلیبیەکان احترامی سەلاحەدین ئەزانن بەڵکو سوورەی سەلاحەدین لە زۆربەی کەنایسەکانە هەبووە تا ماوەیەکی کەم چونکی ئەونا خاوەنی ئەخلاقی جوان بۆ لە تەعامل لەگەڵ ئەسیرا ئەمە بە هەموو ناحەیەکەوە ناحەی ئیسلامی بڵێ ناحەی ئینسانی بڵێ ناحەی کوردایەتی بڵێ ئەمە هەموو شانازیە بۆ ئێمە ئەگەر ئێمە شانازی بۆوە نەکەین ئێتر شانازی بە کی ئەکەین سپاس دەکەین زۆر سپاس بەڕێز دکتۆر عەلی قەرەداخی مادومان کردی سپاسیان بەدەبوونت دەکەین زۆر سپاس دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ